35 ساڵ بەر لە ئێستەی تەمەن و لە 93 و تەنها 3 ڕۆژ پاش کیمیا بارانکردنی شاری هەڵەبجەی شەهید قەزا جوانەکەی سەی سادق لەلایەن زرێپۆش و وەروەها شۆفڵ و ئەو بابەتانەی ترکەوە بە مەبەستی وێرانکردن و ڕووخاندن بەکارهێنران قەزای سەی سادق دەستکرا بە ڕووخاندکردنی دیاران پرۆسەیە لە 93 کە دەست پێکات تا شارێکی گەورە و فراوانی وکو سەی سادق چەند ڕۆژێکی ویستۆ بە تەواوەتی شارەکە خاپور کراوە. لە 35 هەمین ساڵیادی خاپورکردنی سەی سادق گفتوگۆ دەربارەی ڕۆژانی خاپورکردن و وەروەها هۆکارەکانی و کاریگەری و بە ئێستەشەوە ئاستی خزمەتگوزاری و بەدەمەوە چوون و وەفا بۆ سەی سادق تا لە چ ئاستێکایە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز کاگەر سەلام تۆفیق ڕۆژنامەنووس گفتوگۆکەیت. کاگەر سەلانیان زۆر بەخێر بیت. 35 ساڵ لەمەوبەر تۆ لە سەی سادق بوو یان چۆن زانی تو سەی سادق خاپور کراوە؟ بەڵێ سپاس بۆم دەرفەتە سەری ڕێزوونەوازش بۆ شەهیدانی کیمیا بارانی هەڵەبجە و بۆ کەسانی کە لەو پرۆسە خراپە ناشرینە دژ بە مرۆڤایەتیە شەهید بوون و هیوای چاک بوونەوە بۆ بریندارانش کە بەداخەوە دوای 35 ساڵ هێشتا هەر بەرکەوتەی چەکی کیمیاوین و بەو معانات و کێشەوە ئەناڵێن. 35 ساڵ پێش لە ئێستا من تەلەڤەی پۆلی 12 ئامادەی بووم، خۆم دانیشتووی شاری سەی سادق بووم و یەکێک بووم لەوانیشی کە بە چاوی خۆم ئاگر تێبەردان و ڕووخاندن و تەقانەوەی بیناکانی سەی سایقم بینیوە و خۆم لە ناو پرۆسەکەیا بووم هەتا ئاخر لەحزەی کە ئیتر ڕێگری گیرا و نانهێشت دووبارە خەڵک بچێتەوە ناو سەی سایق. بەداخەوە کارەساتێک بوو کە لە زیهن و لە هزری هیچ یەکێک لە خەڵکی کوردان لە یاد ناچێ، بەڵام بەداخەوە کە دوای 35 ساڵ هێشتا ئێمە بێ باس لەوە بکەین چی کراوە و چی نەکراوە و کەم تەرخەمەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی لە چیایە. مامۆستا و خاپورکردنە چۆن بووە؟ مەبەستی ڕژێمی باز لە خاپورکردنی شارچکەی سەی سادق چی بووە؟ بۆچی بەبێ ئەوەی کە ڕێگە با خەڵک لە شارەکەی خۆیان بمێنێتەوە لە ناو ماڵ و حاڵی خۆی بێن یا کەلوپەلەکانی خۆی بگوازێتەوە ئەو شارەی خاپور کرد؟ دوو بۆچوون هەیە لەو بارەیەوە، بەڵام بە بڕای من پێش ئەوەی کیمیابارانی هەڵەبجە دروست ببێەوە هێرشی ئێران بۆ سەر هەڵەبجە بە هاوکاری پێشمەرگە ئەنجام بدرێ، عێراق هەر ڕقین و ڕقێکی کۆنی لە دڵابوو بەرامبەر بە خەڵکی سەی سایق و شارە زوور و دەڤەرەکە. لەبەرەوەی ئەو دەڤەرە هەمیشە لانکەی شۆڕش و معارەزە ئۆپۆزیسیۆنی حکوومەتی عێراقی بووە. تەنانەت لە زێهنی هەموو سەی سایقەکانە هەیە کە هەتا ساڵی هەشتا تا کاتی وێرانکردنەکەی هیچ کاتێک حکوومەتی عێراقی نەیتوانیوە ئەو بەری چەقان ینی بەبەری ڕۆژهەڵاتیەوە بەبەری هەڵەبجەی شەهید و خوڕماڵ و ناوچەکانی بەرەی سوورێنەوە حکوومەتی عێراقی نەیتوانیوە لە کاتێک کە دەسەڵاتداریش بووە دوای ئێواران دوای بانیانی مەغریب بانگی مەغریب بمێنێتەوە لەو بەرەوە هەمووی هاتوۆتەوە ئەم بەرەوە یاخو پەنایان بردوتە ناو مەعسکەرەکان نیانتوانیەوە بژین تیا چونکە بەردەوام بەرخۆدان و خەبات و پێشمەرگایەتی و خەڵکی شۆڕژگێر و خەڵکی ئازای تیا بووە، بۆیە بە بەردەوامی ڕقیان لی بۆ ڕقان لە سەی سایق بووە. تەنانەت برای بەڕێزمان کاک بەکر حەمەد سیدیق بەڵگەیەکی خستە ڕوو کە زۆر لەو بەرواری لە 1970 بڕیاری تێکدانی سەی سادق هاتووە بەڵام جێبەجێ نەکراوە. کاتی خۆی ئەو بەڵگەیش پێشکەشی بە دادگای باڵای تاوانەکان کردووە، بەڵام هەلی شانزەی سێ هەلی هێرشی ئێران بۆ سەر هەڵەبجە و کیمیابارانی هەڵەبجە وای کرد کە دەرفەتەکە هاتە پێشەوە بۆیە بە خێرایی قۆستێەوە و لە کاتێکشا کە هێرشی تۆپبارانی لەسەر بوو چۆڵ بوو ئەوەش دووبارە دەرفەتێکی تر بوو بۆ ئەوەی کە ئەو ڕقە دێرینەی خۆی بڕژێ بەسەر شارەکە و تەختی بکات. کاگەر سەلام، ڕۆژی دەستپێکردنی پرۆسەکە شارەکە کەسی تیاما بواتە هەبوو لە ماڵەکان خەڵک دەرکەنیان با بڵێن زۆربەی ئاوارە بوو یان پێشتر ئاگاداری کرا یان نەخێر هەر یەکسەر بەیانەیەکی زوو با بڵێن دەستکرا بە خوێرانکردنی شارەکە و خەڵک لە ماڵەکانی دەرکرا ئەوەی لە ناو شارەکە مابوویەوە. خۆ هەر کاتێک کە هێرشی تۆپباران دەستی پێکرد لە ڕاستیە بە ئینسان بە ویژدان بە ئێران سەرڕای هەموو نالەباریەکانی سەرڕایەوەی کە ئەو هەموو خەڵکە بە تۆپی ئێران شەهید بوو بووە هۆی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە جەنگ بوو. هەموو جارێک پێشوەخت ئاگاداری خەڵکیە کرد کە لە کاتژمێر ئەوەنە بۆ ئەوەنە تۆپباران ئەکرێ. هەر کاتێکی کە تۆپباران دەستی پێکرد خەڵک ئۆتۆماتیکیان شارەکەی چۆڵە کرد و ڕوێکردە دیهاتەکان یا دەرودەشتەکان تا تەواو بوو مدەیەکی دیاریکراوی هەبوو لە ڕادیۆکانی ئێرانەوە لە تەلەڤیزیۆنەکانەوە ئاگادارێکرا لە سەعات ئەوەنە بۆ ئەوەندە
قەسف ئەکرێ یا هێرشی تۆپباران دەست پێەکە بۆیە ئەو کاتە هێرشی هەڵەبجەشی هات بۆ سەر خەڵکێکی کەمی تیاما بوویەوە ئێمە بۆ خۆمان چوبینە ماڵی خاڵم لە شانەدەری لە 16 هەفتەی سێوە ئیتر ئێمە ڕۆشتی ناوێ و دوور کەوتبووینەوە خەڵکێکی زۆر چوبوونە دیهاتەکان هاتبوونە سلێمانی هەر شوێنێکی پەنایان دەست بکەوتای ڕۆیان تێکرد بۆیە خەڵک بە زۆری نەما بووە لە ناو شارەکە پرۆسەی دەست پێکردنەکەیش لە 93 سێوە ئێمە 93 سێ بۆ خۆمان ماڵی ئاوا بێخوا تا ئێسێش نەناوی ئەزانم کێ سیارەیەک هادووتی لە ڕای خوا تڕێلەیەکی گەورە بووتی دەکەس دەماڵ سەرکەون با من بچم بیهێنمەوە هەرچەنە قەسف بوو تۆپ ئەهات هەرچۆنێک بێ ئێمە ڕۆشتین و گەڕینەوە بۆی ئەشیا بێنین چونکە هیچ شتێکمان دەرنەکرد بوو تەنها جلوبەرگێکی کەم ئەویش تەنها ئەوەی کە لە بەرمانە بوو و قاپ و قاچاقێکی زۆر کەمان لە بەردەسا بۆ گینە هیچ شتێک لە ماڵە دەرنێنرا بووە چۆڵیش نەکرابوو خەڵک بەتەمای ئەوە نەبوو بەتەما بوو هێرشێکی ئاسایی بێ وەک جارەکانی تر بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆمان بەڵام کاتێک من لە دەوروبەری سعاتی 2:30 بۆ 11 بوو ئێمە خەریکی ماڵبارکردن و خەریکی لەگەڵ دایکم و مامما خەریکی ئەشیابارکردنوین لە سیارەکە کاتێک بزانانی دەنگەدەنگ پیا بوو کە سەرمان بردە دەرەوە سیرەکەین سەربازە عێراقەکان بە دەبەی نەوت بوو بانزین بوو سوتەمەنی وەلحاصل نازانم چی بوو بە دەبەی جلیکانی عسکەری هەبوو ئاسنەکان ئابوانە بەدەستیانەوە بوو کە هەر ماڵێک دار وایە نەوتەکان پیا کرد و ئاگریان تێبەرەدا هەر ماڵێکیش ئەگەر مسەلەح وایە یا بە کۆنکریت کرابێت و شایانی سووتاندن نەبوو بێ تیەنتیان تێ کرد و ئەتەقیەوە من 4-5 ماڵێک لە بەرامبەر ماڵی خۆمانە کە خانووی داربوون هەمویانم بە چاوی خۆم بینی کە چۆن ئاگریان تێبەرەدا و بە جل و بەرگ و بە ئەشیا و پێداویستەکانی ناو ماڵەکەەوە بەڵام لەو کاتانە هەر کەسێک فریاکەوت ئەشیاکانی هێنایە دەرەوە سیارێکی دەستکەوتایە شتێکی دەستکەوتایە تەنانەت بە کۆڵ وایە شتێکی بکردایەتە دەرەوە هەین کارە ساتێک بوو مرۆڤ باوەڕ ناکە زۆر ناڕەحەت بوو زۆر ناخۆش بوو منەوەی کە بە بیرمێت ماڵی کاگ عەبدوڵڵا حاجی ڕەحیمان هەیە خوا لێی خۆش بێم 1 ساڵ عەمری خوای کرد کارمەندی شارەوانی بوو کەسایەتێکی دیاری شارەکە بوو من بە چاوی خۆم ماڵی ئەوانم بینی کە تەقیەوە و چۆن تەقینەوەکانی چوو بە ئاسمانە و پارچەکانی چوو بە ئاسمانە ماڵەکانی بەرامبەر خۆمانم بینی کە چۆن با بڵێم ئەسووتێنران دوجاریش کە لە ساڵی 91 گەڕاینەوە هاتینەوە سەر شارێکی وێرانی تەخت هەر هەمووی ئەوەی کە دار و پەردوو بوو سووتێنرا بوو ئەوشی مسەلح بوو بەداخەوە تەقینرابوویەوە ئەو ساجرە لەو زیانە مادیە و ماڵوێران بوونی خەڵک ئەو کاتە لە سیسایە قاڕوویدا هیچ زیانێکی گیانی هەبوو کەسە بوو لەو خاپورکردنەیە زیانی بە بکەوە گیان پسپێرە کەسێکی لە دەستبا کەسێکی ون ببێ نەمبیستووە و باس نەکراوە چونکە پرۆسەکە مەگەر بە قەسفی تۆپ بە هێرشی تۆپبارانی ئێران ئەجینا لەو کاتەیە هەموو کەس ینی خەڵکەکان ئاگادارە کرد بڕۆنە دەرەوە یا بچنە دەرەوە ئەمجا بەڕاستی خەڵکێکی زۆر کەمیشی تیاما بوویەوە زۆربەی ئەوەی کەما بوویەوە لە سەیترەکەی لە بازگەکەی حکوومەتی عێراقی سێشەرا بازگە ئاسایشە ئەو ڕێگایە چێ بۆ هەڵەبجەی تازە و لە سەراوی سوبحانەغا ئالیا کەمترین خەڵک ڕێگایەدا بڕاتەوە بۆیە کاراسانەیەکی زۆر درابوو بەدەستی بەعسەوە کە ئەو کارە ئەنجامبا نەمبیستووە خەڵکێک تایدا لەو پرۆسەیە لەو 1-2 ڕۆژەیە شەید بوو بێ یا برینار بوو بێ بەڕاستی من نەمبیستووە کاگەرسەلان کۆمەڵێک دیمەن هەیە ئەو کارانمان لەسەر شاشەکە پیشانمانەدەن هەنێک دیمەنی تێدا سێ سادق دەرەکەوێت بە تەواوەتی خاپور بوو کۆمەڵێک کابیناتی سپی هەیە دانراوە ئەمە دوای گەڕانەوەیەواتە ساڵی 90 کەیتر خەڵک دواتە بۆ ماوەی 2 ساڵ سێ سادق خاپور بوو یان چەندێک گەڕانەوە هەتا پرۆسەی ئازادی عێراق سێ سادق بە چۆڵی ماوەتەوە ناوچەی محەڕەمە بووە مەگەر تەنها و کەسانەی کە ڕێگەی قاچاقیان هەڵەبژار بە قاچاقی ئەگەڕانەوە یاوەکو خەریکی کۆڵبەری بوون لە باریکە و نەسر و هەڵەبجەی تازە و ئەو سنوورانەی کە تا سەیتەری شەناخچیانیش ئەوەی تر پیانەوە ناوچەی قەدەغەکراوە ناوچەی محەڕەمە ئەوانەی کە ڕۆشتن لەوێەوە جاروبار باسێکی ئەو ناوچیانە جێڕایەوڵەتە من بۆ خۆم لە وەختە ئاوارە بووین چوبینە ئێران دوایەوە توێ کاتینەوە ئەجینا بە هیچ شێوەیەک ئاودانی تیانەما بوو وەجگەلەوە حزبی بەعەز ئەوەندە ڕقی لەو شارە بوو بە پێچەوانەی هەموو شارەکانی ترەوە شوێنەوارەکانی ینی دار و پەردووی شارەکەشی گواستەوە بۆ لای کانیسپیکە بۆ ئەو شوێنەی کە ئێستا پردەکەی بەرەوە و جادەی پێنجوێن دروست کراوە ئالەو دەوروبەرە سەررجەم شوێنەوارەکەشیان بە شۆفڵ گواستبەوە ینی ئەچوویتە شوێنی وا هەر ئەسڵەن مەگەر زۆر تەرکیزت کردە بزانە ئەمە شار بووە ئەمە شوێن بووە هەر تەختیان کرد و ڕاشیان گوازە ینی خاکەکەشیان ڕاگواست خوێندنەوەی تۆ بۆ ڕاگاستنە ینی بۆ
قۆناغە خۆتۆ شارێکت تەخت کرد ینی ئیتر تەواو بە ئاماژەوەی جارێکی تیژ ڕەنگە بنیاد نەدرێتەوە تە نیەتەکە زۆر خراپتر لە هەر وێرانکردنیش بووە. حتمما ئوستاز لە یاسای نێودوڵەتیە جینۆساید دوو بەشە، ینی بەشێکی کوشتن و لە ناوبردننی خەڵکە و بەشێکی تریشی تێکدانی شوێنەوار و ئاسەواری شار و شارستانیت و مەدەنیەت و ئاوەدانیە. ئەنی بەڕاستی سێ سادق هەردووکیانی تیا بوو، ینی هەم خەڵکەکەی بە زۆر ڕاگوازراوە هەم شوێنەوارەکە دیشارین کرد بۆ مەبەستەی بۆ جارێکی کە و بە هیچ شێوەیە خەڵکی تیانەژی دیارە ئەمە ڕقینەکەی ڕژێمی بەعەز لەو شارە زیاد لە حەد بۆیە ئەوەی بەرامبەر بکراوە. هەمسا دوای پرۆسی گەڕانەوەتان چۆن بوو چۆن و شارە ئاوادان کرایەوە و ئەو خێزانانەی سەی سادە گەڕانەوە بۆ ناوچەی خۆیان؟ دوای ڕاپەڕینی ساڵی 91 وردە خەڵک بە تایبەتیش دوای کۆڕەوەکە خەڵک گەڕایەوە و نیشتەجێ بوو لەوێ بەو پێی کە شارە زورێکی گەورە و فراوانی لەبەردەستدایەوە سەی سادق چەقەکەیەتی شوێنی کار و کەسابە ژیانێکی هەژارانە و بژێوێکی زۆر باش بۆ خەڵک دابینەکە بوارێکی زۆر ڕخساوە بۆ کشت و کاڵکردن و بۆ جوڵەیەکی کار و کەسابەتی باش و مەجای فراوانبوونی هەیە بواری فراوانبوونی زۆری هەیە هەموو ئەمانە وای کرد کە نەکەڕە سێ سادقەکان بەڵکو خەڵکی تر لە گەرمیان و لە کوێستان و تەنانەت لە ناوچە هەرە دوورەکانیشەوە بێن و لە سێ سادق نیشتەجێ بن لەوێ لەسەر ئەرکی خەڵک خۆی کە ئەو کاتە پیانەوت کەپر یا پیانەوە کەپرە برنجە یا شتێک لەو بابەتانە خەڵکێکی زۆر تیدا نیشتەجێ بوو مانەوە و تا ئێستش ژمارەیەکی ئەجگار زۆر میوانی گەرمیانی میوانی ناوچەکانی چەمچەماڵ و تەنان کەرکووکیەکان خەڵکێکی زۆری تێدا نیشتەجێ بوون و تایسێژ نەگەڕاونەتەوە بوون بە نانە بوون بە بەشێک لەو شارە بگرە لەوانەیە لە ئێمە زیاتریش خزمەتی شارەکە بکەن و با بڵێم بە خەمی شارەکەەوە بن ئێمە سوپاسیانەکەین و هیچ شتێکی ناشرین و نەشایمان لێ نەدیون بوون بە پارچەیەک لە خەڵکی شارەکەەوە بوون بە بەشێک لە مێژووی ئەو شارە. لەشتان ساغ بە سەرکەوتون کاگەر سەلان هەر دوای با بڵێن خۆناغەکان هەموو شارێک کە کۆمەڵی کار و چالاکی بۆ کرێ یان کۆمەڵی خزمەتگوزاری بۆ کرێ بە ئامانجەوەی شارەکە فراوان بێ نامەوێت بڕۆمەوە سەر ئەوەی چی بۆ سێ سادق نەکراوە ینی ئەوەندە بابەتەکان زۆرن بەڵام زۆرجار باسی چی بۆ کراوە بۆی زۆر ئەو پرۆژانە شێکرێت جۆرێک لە جۆرەکان لێن زیان لە سێ سادق ئەگەیەنێ ئەمە توانیم بڵێ حکوومەتی کوردیش جۆرێک لە جۆرەکان با نەڵین بەدوزەقیە زوڵمێکی تری لە سێ سادق کردوێتەوە. ئەوەی کە دیار بێ پرۆژەی دیار بێ بۆ سێ سادق پرۆژە کراوەشتی بچووک بەڵام لە ئاستی کارەساتەکانیە بەڕاستی ئەوەی کە کراوە ڕێکخراوی کڵا کۆمەڵی خانووی لە بەرکێ و لە گەڕێکی بەرکێ و سەد خانوویەکی کرد خانوەکان پێم وانە ئێسشدانە و دوودانیان مابێت هەمووی تێکدرا لە بەرەوەی کوالیتیان باش نەبوو ڕوبەرەکانیان خراپ بوو بە دوای ئەوە بۆ شەهیدانی خێڵی حەما یەکێتی 120 خانوویەکی بۆ شەهیدان یەکێتی دروست کردووە حکوومەتی هەرێم لە بواری بیناسازیە کۆمەڵێک شقەی دروست کردووە تا ئیسێش بە چۆڵی ماوەتەوە زیاد لە 15 ساڵ هەروە بە چۆڵی و خەریکە ئەڕوخێ ئەوەی کە هەیە لەسەر بودجەیەکی ئەجگار زۆر چەمی چەقانیان بە نیوە ناچڵی چاک کردووە کە بەداخەوە هەموو ئاوەڕۆکانی ئەو منتیقەیە ئەچێتەوە سەری و دوجار ئەڕژێتە ناو دەریاچەی سیروان و کارەساتی ئاوی خواردنەوە بۆ دەربەنی خان و گەرمیان و ئەوانش دروستەکە یعنی پرۆژەیەکی استراتیژی زۆر گرنگ بۆ سێ سادق لە بەرچاوی خەڵکا بێ ئەنجام نەدراوە ئاوادانکردنەوەی سێ سادق حکوومەتی هەرێمی کوردستان جگە لە چاکردنی ڕێگەوبانەکان بە نیوە ناچڵی هێشتا نەیتوانیوە پرۆژەیەکی استراتیژی بەهێز بۆ ئەو شارە دروست بکە ژێرخانێکی ژیاری چارە نووسازی درێژخایانی بۆ جێبەجێ بکە هەرچی کردووە پینەپەڕۆ بووە هەرچی کردووە شتێکی ئەوتۆنیە یعنی ئێستش گەڕێکی وایتایە سێ سادق بڕۆ بە جزمەوە نەبێ دەرناچی ئێستا شوێنی وایتایە کە بەداخەوە شوێنەوارەکانی کاتی وێرانبوونی هەر پێوە دیارماوە ئەوانەی کە کراوە بۆ هەموو شارەکانی ترە کراوە بەڵام هیچ خزمەت گوزارێکی نەکراوە ئەمە لێرە ئاماژە بە شتێک بەم کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر پلانێکی وردی دابڕشتایە ئەیتوانی قەرەبووکردنەوەی هەموو ئەوانە بخاتەوە سەر حکوومەتی هەرێم حکوومەتی عێراق ئێمە لە 2023 هەتا ئێستا 5 کابینەی حکوومەت و 5 پەرلەمانی حکوومەتی عێراقی گۆڕاوە ئەنجومەی نوێنەران ژمارەیەکی ئەجگار زۆر نوێنەرایەتی کورد هەبووە لەوێ
دادگای باڵای تاوانەکانیش لە 2007ەوە بڕیاری بە جینۆسایدکردنی سێ سادەقی دەرکردووە بەڵام هیچێک لەمانە نەتوانراوە بخرێتە بواری جێبەجێکردنەوە قەرەبووی ئەو بابەتە بکرێتەوە بۆیە بەداخەوە سێ سادەق وەک هەر قەزایەکی تر مامەڵی لەگەڵ کراوە کە ئەبوو تایبەتمەندی بۆ کرێ کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیکردووە و بۆیە هەر نیگەرانیەکانیش لەناو سێ سادەقا حەز ناکەم بەراورد بکەم بەڵام چەندێک خەڵک نیگەران بووە بەرامبەر بە ڕژێمی بەعز بەڕاستی هێندەش نیگەرانە بەرامبەر بە حکوومەتە خۆماڵیەکەی خۆی کە خەباتی لە پێناوە کردووە دەیان و سەدان قوربانی لە سێ سادەقا دراوە لە پێناوی هاتنە پێشەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە لە ئاستی پێویستان نەبووە ئەگەر خزمەتێکیشی کرابێ هیچ جیاوازیەک نەکراوە لەگەڵ ئەو قەزایانەی کە کارەساتی وەکو ڕوخان وێرانکردن بەسەرانە هاتەوە لە قوڵایش ناو خاکی هەرێمی کوردستاندا. سەلان دوای 35 ساڵ لە ماڵوێرانی و خاپورکردن و قوربانی دانەسە باردۆخی خەڵکی لە دەوری هەبوونی کار هەبوونی هەلی کار باردۆخی ئابووری خێزانەکان چۆنە لە ناو سێ سادەقا؟ توێژینەوە زۆر کراوە لەسەر دەشتی شارە زور و سێ سادەق بەڵام ئاماژە بە یەک دانیانەکەم کە توێژینەوەیەکە کۆلێژی کشت و کاڵی زانکۆی سلێمانی 5 ساڵێک پێش ئێستا ئەنجامی داوە بە پێی توێژینەوەکەی زانکۆی سلێمانی کۆلێژی کشت و کاڵ دەشتی شارە زور ئەتوانێ 40 ملیۆن کەس کە عێراق ئێستا 42 ملیۆن کەسە هەلی کار بۆ 40 ملیۆن کەس دابین بکە لە ڕووی کشت و کاڵ لە ڕووی دروستکردنی کارگە لە ڕووی کرێکاری لە ڕووی خزمەتگوزاری لە هەموو ئەو ڕوانەی کە هەیە دەشتی شارە زورێکێکە لەو دەشتە هەرە گرنگە پڕبایەخانی کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بگرە جیهانیش باسەکرێ بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی پلانەوە شتێکی ئەوتۆی لەسەر نەکراوە و بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێم و بە تایبەتی وەزارەتی کشت و کاڵ پلانی جددی نییە بۆی خەڵک خۆی لەسەر ئەرکی خۆی کاروبارەکانەکات و بەداخەوە لە پرۆژە استراتیژیەکەی هەردوو ڕێگەی پێنجێن و هەڵەبجەی شەهیدی شا کە ئێمە کوردەواریڵە گولی بەخیل نین حەزمان لێبێ کە ناڕەحەتی بۆ شارە بە ڕێزانەی دراوسەکانمان دروست بکەین بەڵام نەک لەسەر ئەساسی جوانترین خاک جوانترین شوێنی شارە زور ئەنجام بدرێ ئەکرا ڕێگەی تری هەبێ پلانی تری بۆ دابنرێ ئەو ڕێگانە چارەسەر بۆیە ئەوەی زیانێکی گەورە بۆ لە سێ سادەق بەڕاستی ئەوە پرسم بەزوتم باکاکەسان نەخەمە جەدەلێکەوە باز لەوە دەکرا سێ سادەق لە پاڵەوەی حکوومەت بەڕاستی ئیهمالی کردو بەڵام لەبەرەوەی شارڕێگەی گەیشتنی پێنجوێن بە سلێمانی و هەڵەبجە و هەورامان و تقریبا بناری سوورێن و ئەوانە بە سلێمانی و تا ڕادێک بازاڕی گەرمتر بوو یا خودت بۆ ئاڵ و گۆڕانە باشتر بوو بە دروستکردنی دوو ڕێگا لە دەرەوەی سێ سادەق دەرفەتی کارکردنی گەنجانیش لەو شارەوەی تر وێران بوو کە ئەکرا جۆرێک جۆرەکان و باسی قەرەبووی ئەمە بکرێتەوە ئەمەش دەوری هەبوو توانین بڵین لە ڕیشمان هێناوە بۆ سمێڵ لە سمێڵ گرتە قسەی سەر سمێڵی بەڵێ وڵای ئێستاز ئەو دوو شارڕێگەی زۆر جوانن زۆر خزمەتگوزاری باشی پێشکەش کردووە کارەساتەکانی کەم کردوێتەوە ڕێگە هاتوچۆی خەڵکی باڵە ئاسانتر کردووە قوربانیەکانی کەم کردوێتەوە بەڵام لەگەڵ ئەوەیشا بە دیوەکەی ترا زیانی زۆری داوە تەسەورەکەی کرێی خانوو با بڵێم نرخی فرۆشتنی خانوو نیوانی و دابەزیوە هەست ئەەکەی کە بەشێکی زۆری خەڵکی سێ سادەق بەیانیان ئەگەر سیر بکەیت چۆن دێتە دەرەوە بۆ کار و کەسابەت ڕوو لە شارەکانی کەیەکە کە ئەبوو بەڕاستی پێچەوانە بووایە ئەبوو خەڵک لە شارەکانەوە بڕاتەوە بۆ ئەوێ و بۆ ئەوەی لەوێ کار و کەسابەتێک ئەنجام بدات و ئیشێک ئەنجامدا بەڵام سیرەکەی بە پێچەوانەوە لێوە خەڵک ڕوو لە شارەکانەکە ئێمە دەیان میدیای هەرێمی کوردستان هەیە پڕێتی لە خەڵکی منتیقەی ئەمە لە ڕۆژنامەنووس لە میدیاکار لە هونەری لە کامێرەمان دەیان فەرمانگەی با بڵێم ناو سلێمانی و دەوروبەریمان هەیە کە پڕێتی لە خەڵکی ئەو دەڤەرانی خۆمان ئەمە هەر بۆ ئێمە ڕاست نییە بۆ هەڵەبجی شەهیدیش ڕاستە هەڵەبجی شەهیدیش ئەیبینیت ینی من لیستێکم بینی هیا و ڕێیانی مامۆستای خۆم لە یەک لیستا 42 مامۆستایتیا بوو نقڵ بوون بۆ ئێرە خۆیان گواست بوو بە ناو شاری سلێمانی ینی ئەبێ حکوومەتی هەرێم لەم دیاردەیە بکۆڵێتەوە چونکە دواتر داتا و زانیاریەکان ئەچێتەوە بەردەستیان خەڵک بۆ لە شارەکەی خۆی لە زێدی خۆی لە وڵاتی خۆی لە کەسوکاری خۆی ڕائکات هۆکارەکەی چییە چارەسەر بکرێ بۆ ئەوەی کۆچی پێچەوانە دەست پێ بکە بەڕاستی ئەم کۆچی لە شارە بچووکەکانەوە بۆ ناوەندی شارە گەورەکان چەند خۆ سلێمانی خۆشی وەزعی زۆر باش نییە بەڵام هێشتا لە چاو شارەکانی ترا باشترە ینی ئەو نرخەی کە لە
دەرەوەی شار دابەزیوە بۆ ئەنازل لەو شارەکانە شارە گەورەکانە دانەبەزیوە ینی حەقا حکوومەتی هەرێم پلانی وردی هەبێ بیر لەوە بکاتەوە کە بە یەک چاو سەیری هەمووان بکە بەڵام بەداخەوە بەو چاوە نابیناکەی سەیری ئەو دەوروبەرانەیەکە کە زیاتر قوربانیان داوە و بە چاوە تیژەکەیشی سەیری و شوێنانەیەکە کە داهاتی لەوەی دەسەکەوە کە ئەکرا بەڕاستی شارە زۆر بکاتە سەرچاوی داهاتێکی گرنگ لە پەنای نەوتە لەو ئابووری ڕێعی و لەو ئابووری یەکلایەنە خۆی دەرباز کردایەوە ئەوەندە بە دەوری و بەری نەوتانە هاتایە و بواری کشت و کاڵیشی بخستایەتە بوارێکەوە کە بە هاوشانی نەوت بتوانێت خزمەت بە حکوومەتی هەرێمی کوردستان و داهاتەکەی بکات. مامۆستا ئەرسەلان بەڕای جەنابەت وەکو یەک لە دانیشتوانی سید سادق چی بکرێ ئەم پرۆژە بەدڵ چی بێ بۆ ئەو هەموو زیانی کە بەهۆی ئەو بەتایبەت دوو شارڕێگەیەوە بە شارۆچکەی سید سادق کەوتە بۆی قەرەبووی ئەو زیانانە بکرێتەوە؟ وڵی گرنگی پێدان سێ سادق و شارە زۆر چقی کشت و کاڵن ئەکرێ لە ڕوانگی کشت و کاڵیەوە ئێمە دایان جارداوامان کردو کاکلانی کەم باک چەند کۆنفرانسێک ئەنجام بدرێت سەبارەت بوێت چی بکرێت ئەو توێژینەوانەی کە ئەخرێتە ناو ڕەفەی زانکۆکانەوە هەروە فرامۆژ نەکرێت و جوهد و توانای دەیان قوتابیوەک و بەڕێستان کە خۆیمان و کردووە لەگەڵای و توێژینەوەی ئەنجام داوە بە هەدەر نەڕوات هەر هیچ نەبێ سێریکە و توێژینەوانە بکەن بزان چی بکرێ باشە چۆن بکرێ باشە یعنی بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە بێ پلانە یا با بڵێم ئەوەندە پلانەکانی خراپە لە کاتێکە کە کشت و کاڵ لە ناوچەی شارە زور و پێنجێن و هەڵەبجە و دەڤەرەکە دەست پێەکە ئەوان لەو کاتا گەرمەی ساختکردنەوەی کاڵای وڵاتانی دەوروبەرەوە هێنە ئێرە بۆ ئەوی کاڵای خۆمان پارە نەکات ینی سەیری کە ئێستا نرخی شتومەکی کشت و کاڵی لە بازار ڕاچۆنە بەڵام کاتێکە لە شارە زور پێگا چۆنە بێگومان ئەمانە هەمووی دەلالەت و بەڵگە نەویستن بۆ ئەوەی کە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێویست لای لە ناوچەکە نەکردێتەوە و پلانی نییە بۆی واگەر پلانێکی هەبێ بەڕاستی پلانێکی خراپی هەیە بۆ ناوچەکەمان. زۆر ڕاستە کاک ئەرسەلان دەمەوێت لە کۆتاییە بەڕاستی یەک وێنای زێنیە دروستی کەم و کۆتا سەرنجی بۆ بەڕێزت بەجێ بێڵم کەسە لە وەرزی بەهارین 35 ساڵ بەر لە ئێستەمە بچینەوە بۆ سەی ساعت ئەمڕۆ دانیشین هەر هەمان دیمەنە بەڵام ڕەنگە بە جوانتر و سەوزتر دڵیان بەهارەکانی پێشووتر تەڕ بوون توابێنە پێشایی خۆتان ماڵەوە هەموو کەس گوڵی ڕەنگە ناشت بێەوە یەک پارچە جلوبرێک لەگەڵ خۆت بێنیتە دەرەوە هەموو شارەکە بڕوخێنرێ ڕەنگە ئێستا کەسێکگەر حوشەی ماڵەکەی گوڵەکەی بکەوێ ئەنجانەیەکی بشکێ چەند پێی ناخۆش لێتە دیوارێکی بڕوخێنرێ تەواوی شارەکەت ڕووخاوە گاگەرسەلان تەواوی شارەکەت بە کەلوپەلی ناو ماڵەکانیشەوە بە گوڵی بەر حوشە و دار و درەخت و دارتوو یعنی ئەمە بڵسم بەڕاستی خەڵکی شار یان جیلی نوێ ئێوە وەکو ڕێکخراوەکان حکومەت توانیوێتی هەر بڵێ ئەمە ڕووی داوە هیچ ترنا چکات ترسم ێستا خەڵگە بێ لە سێ ساڵ نەزانێت کە 35 ساڵ لەمەوە بەرچی ڕووی داوە گەنجێکی بۆ نمونە 15 ساڵ 20 ساڵ کە و کاتە مناڵ بوو بە یا دواتر لەدایک بوو بێ ئوستاسترسی ناوێ بەداخەوەیەکی تر لەو پلانە خراپانەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە نەیتوانیوە کارەساتەکانی خۆی بکاتە دار و پەردوویەک بۆ ئەوەی نەوەی نوێی لەسەر پەروەردە بکە بەداخەوە تا ئێستا بە دێڕێکیش نەجینۆسایدی سە سادق و قەڵات جێکە بە یەک ڕۆژ با بڵێم ناسێنداون بە جینۆساید لەیان دادگای باڵای تاوانەکانەوە نەخراوەتە ناو پرۆگرامی خوێندنەوە بەداخەوە ئەو گرنگی و بایەخەی کە بە مێژووی وڵاتانی دراوسێ و مێژووی کۆن و سەدەکانی ناوەڕاست ئەدرێت لە پرۆگرامی خوێندنە هێندە گرنگی و بایەخ بە ئەوە بە نادرێ بەداخەوە بوو ئێمە بە هەمومانەوە خۆشمان بەشێک کەم تەرخەمیە لە ئەستۆوە گرین نەمانتوانیوێنەوەی نوێکەمان جیلی تازەمان مناڵەکانی خۆمان ڕابهێنینەوە بەو پێی کە میدیای پێویست میدیایش ناوچەکە وەک پێویست نەبووە و نەتوانراوە کارەساتەکە بە ئەندازەی خۆی بناسیێن لێ لە ڕاستیە کارەساتێکە من کە دێتەوە بیرم هەست ئەەکەم وەک گیایەک وەک پوشێک چۆن لە بنکی خۆی هەڵەکەن لێ و بەدەم باوە یا بەدەم شەپۆلەکانی ئاوە ئەڕوات ئەو ڕۆژانەمە بیرێتەوە کە تەنانەت ئەوەندە خوێندنی لە بەرچاو خستم پۆلی 12 ئامادەی بووم وازم لە خوێندن هێنا یاخوات هەمە درێژ بی منتان درێژ بێت و کەکەم ڕووداوانەوەیان ناخۆش هەر بێ زامی خەڵک بکلێنینەوە زانی کاگەر سەلان ئەم ڕووداوانەی بەهار زۆر بە ماوەش ئێمە هەمووی هەر ئەوێ لەگەڵ میوانەکانمان دەسەکانی خۆش بێت خواستەکەین بەڵام خەڵک جملەی ئەخیر بڵێم بۆی ناومێدی نەبەخشینەوە بە خەڵک سەرڕای هەموو ئەو تاوانانە
سەرڕای هەموو ئەو جینۆسایدانی کە بەرامبەر بە کورد بە خەڵکی عێراق کراوە لەلایەن ڕژێمی پێشووی عێراقەوە لەم ڕۆژانە بە چاوی خۆمان بینیمان کە چۆن ئەو ڕژێمە کۆتایی هات ئەو دەسەڵاتە ئەو زل هێزە گەورەی کە لەسەر ئاستی جیهان یەکێک بوو لە هێزەکان چۆن لە بەردەم ناڕەزایەتی و شەپۆلی ناڕەزایەتی خەڵکە بەرگەی نەگرت و ڕووخا ئەوە چارەنووسی هەموو دیکتاتۆر و هەموو دەسەڵاتدارێکە سوپاس بخوا سەی سادەق هەڵەبجە پێنجوێن ناوچە سنووریەکان کە لەژێر نیر و ناری ڕژێمی بەعسا لە ناو بران دوجار هەستانەوە سەر پێ و ئێستا شارە زیندووە جوانەکانی کوردستانن ئێستش خەڵک ئاواتە خوازە بێ سەردانیان بکات و لیان بڕوانێت و سوود لە دیمەنەکان و لە ناوچەکانی ببینێ ئەوەی ئێمە گلەی یەکەین ئەوەیە کە ئێمە بەرهەمێکی زۆر باشمان هەیە نیانتوانیوە خزمەتی خۆیان و خەڵکیشی پێ بکەن دوبارە سپاس بۆ ئێوە دەخوا دەست خۆش بێ کاگەسەلان تۆفیق ڕۆژنامەنووس و هەروە شایەت حاڵی ڕووداوی خاپورکردنی خەزای سەی سادق کە 35 ساڵ بەر لە ئێستەی تەمەن و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ تەنانە 3 ڕۆژ دوای کیمیاباران کارەساتێکی کرد بەسەر کوردستان و بەتایبەت کوردستانی باشوور و ناوچەی شارە زوورات کە خاپورکردنی تەواوی شاری سەی سادق بوو بۆ ماوەی 2 ساڵ کە هیچ کەسێک بۆی نەبوو بچێ بەو ناوە تاوەکو گۆڕانکاریەکانی دوای ساڵی 90